چەتە و مافیا ڕەشەکانی قەیوان بناسن. کاتێک ئاواتی شێخ جەناب لە پەرلەمان ئەڵێ حکوومەتی قوڵ و خۆشی یەشێکە لە ئەندامانی ئەو حکوومەتە قوڵە، واتاکەی ئەوەی هەیە بە ناوی حکوومەتەوە ڕووکەشە. مافیاکان لە پشتەوە حکوومەتیان هەیە و چیان بێت ئەوە دەکەن. حکوومەتی چەتەکان خۆیان هەرچی چەتەیی و دزی و داگیرکاری هەیە کردویانە بە یاسا. خۆیان سەرۆکن، سەردارن، وەزیرن، بەڕێوەبەری شارەوانیەکانن، داواکاری گشتین، پارێزگارن، دادگا و دادوەر و یاسا و ئاسایش و پۆلیسن. لە حکوومەتی مافیاکانە چونکە چەتەیی ڕێکخرا و بە یاسا کراوە هیچ شتێک ناسەلمێ، کەس ناتوانێت بیسەلمێنێ کە بنەماڵەی بازانی و تاڵەبانی و سەرانی یەکێتی و پارتی گەندەڵن یان دزن و سامانی خەڵکیان داژی کردووە، چونکە بە یاسا گەندەڵی و دزی و داژیرکاری و قۆڕەخکردن کراوە. یاسا کێیە؟ تەنها خۆیانن. کۆمەڵێ شێخەبرا بە فیتی یەکێتی و بنەماڵەی تاڵەبانی دەستیان خستۆتە بینە قاقای سلێمانی و دەوروبەری. ئەمانە هێندە چەتە و مافیا و چاوچنۆکن کاری وایان کردووە چاپەڵترین و خوێنخۆترین بەعسی پێی شەرمە بیریشی لێ بکاتەوە. شێخ تەیب کە ئەکاتە باوکی ئەم کوڕانە خۆی لە جێگایە گوتبووی پیاوکە دەوڵەمەند بوو خوێڕێ بێ، ئەو تەجوبەی کوڕەکانی خۆی هەیە. شێخ فاخیر، شێخ سەعد، شێخ ئەحمەد، شێخ پشتیوان، شێخ تۆفیق ئەم برایەنە بە ئەمری ماڵتاڵەبانی سەرپەرشتی قەیوانەکەن و پشتی حوتیان شکاندووە و تێر ناخۆن و وەک زەر و دەمیان ژەندۆتە جەستەی خەڵک و خوێنەمژن. لە مێژووی سلێمانیدا بێویژدان و دز و جەدە و درۆزن و دەستبڕ و تێرنەخۆر و چاوچنۆکی وەک ئەمانە دروست نەبووە و هەزار ساڵی تریش دروست نابێتەوە. ئەمانە هێندە بێ ئینسافن، پارە نەبێ بەڕێگەی نامەشروع هیچ شتێک نابینن. لە مێژووی ناوچەکەدا و لە هەزار ساڵی ڕابردوودا خێزانی وا و گروپی وا کردا چەپەڵ بوونی نەبووە و نییە و نابێتەوە. مێژوو ناوی ئەمانە وەک کۆمەڵێ سۆزانی چەپەڵ کە لە پێناوی پارەدا دەست بۆ شکاندن و فرۆشتنی هەموو شەرەف و ئابڕوویە گەبن بە خەتێکی گەورە دەنووسێتەوە و لووتکەی ئەم هەڕەمەش بنەماڵەی تاڵەبانیە کە سلێمانی لە ڕێگەی ئەم کۆمپانیاوە قوت داوە. تا ساڵی 2002 ئەم تۆپەڵە برایە و مامەکانیان تەباخە کۆنە و سەلاجە کۆنە و فەرشی درا و ڕادیۆشکاویان دەکردیان فرۆشتەوە لە مەزادخانەکەی خوارەوە لە سلێمانی. جارجارش لای حاجی جەمال کە پێیەکی دەوڵەمەند و شەریفی سلێمانیە ئەشیای کارەباییان نەکرد و دەفرۆشتەوە. شێخ تۆفیق کە برا گەورەی ئەم کوڕانەیە لەگەڵ لێشێتی ڕێگەکەوێ کاتێک دەیانویست کۆمەڵێ زەوی لە دەرەوەی سنووری شارەوانی سلێمانی تەوەسع گەورەکردنی شارکەن، زەوی و زاری گوندەکانی دەوروبەری شارەکە ئەخەنە سەر شار، واتە ماستەر پلانی شارەکە ئەگۆڕن. خەڵکی زۆرە و شار بچووکە و پێویستی بە فراوانترکردنی هەیە. لێرەوە سنووری شارەوانی سلێمانی تێپەڕێنن، زەوی گوندەکانی دەوروبەری ئەخەنە سەر شارەوانی. کاتێک ئەمە کرا و پاش ماوەیەک ئەمری ئیفرازی بۆ دەرەچێت. بۆ نمونە کاتی خۆی ئابلاغ گوند بوو، خرایە سەر سلێمانی بوو بە گەڕەشێک لە سلێمانی، هاتن زەویەکانیان لە ئەرزی زەراعیەوە کردە موڵکی شارەوانی. ئەمانیش هاتن ئەمدێ هاتانەی دەور و پشتی سلێمانی وەک قڕگا، دۆڵەڕوود، بەکرەجۆ، تاوێڵەیەر کە ئێستا مەشروعی قەیوانی تیاکرێ هەموویان بۆ دەردەبرد. ئەمە هەمووی دزی بوو، فێڵ بوو لە خەڵکی، بەڵام بە یاسایی ئەکرا. خۆتان نەزانن 30 ساڵە یەکێتی و پارتی بە ناوی یاساوە دزی و جەردەییەکەن. کاتێک ئەم زەویانە دەخێت لە ناو چوارچێوەی شارەوانی لە جنسی زەراعیەوە دەبێ بە هی شارەوانی، ئەمانش دەتوانن بۆ هەموو شتێ بەکاری بهێنن. لەم کاتەدا تەعویزی خاوەن زەویەکانەکەنەوە بە زەوی ناوشار. بۆ نمونە دۆنمێک 2500 مەترە، 300 مەتر زەوی دەدەنەوە بەرامبەر دۆنمێک، واتە لە ساڵ 12 ئەمیش دەفرۆشنەوە. لەم کاتەدا ماڵ تاڵەبانی و بەرهەم سەرۆکی حکوومەت دەچون ئەمانیان بانگە کرد، دەیانوت بڕۆن فڵانە گوند و فڵانە دێ بکڕن، چونکە بە بەلاشیان کڕی. دۆنم وەک تاڵانی پێی دەوتن مایەکی تر ئەیخێنە زمنی شارەوانیەوە، واتە فراوانکردنی شارەوانی. بەم جۆرە زۆرترین زەویان کڕی. حاکم قادریش لەم بەزمەدا بوونی هەیە. شێخ تۆفیق بەزایەکانی سلێمانی ئێستا شارێکی دروست کردووە، ئەم زەویانی بەتاڵان کڕیوە. خەڵک واتە خاوانەکانیان نێنزانیوە ئەم سەرۆک حکوومەتە، ئەم سەرۆک شارەوانیە خەریکی چین و ئەمانە کێن ئەم زەویانیان دەکڕن و بۆچیانە.
ناوچەی ڕاپەڕین گوندەکانی دەوروبەری یان زەویەکانی قڕگە و ژاڵە و باوە مردە زۆر جێگایتر هەموویان کڕی. دوای ماوەیەک دەیانوت سلێمانی تەوەسعی کردووە و بە قەرارێک گوایان نفوس زۆرە هەمیان دەخستە شارەوانی. بۆ هەموو دۆنمێک 300 مەتردان لە ناو شارە وەرەگرت. زۆر جاران عەرزەی توجاریشان ئەدانێ دۆنمێ زەوی بەتاڵان کڕاو لە دەرەوەی شار بیدەیت بە 300 مەتر لە ناو شارە زۆرترین قازانجە. وەک ئەوەی بەزاییەکانی سلێمانی ئێستاش نیوەی زەویەکان ماون و بە زەوێتی دەیفرۆشن کە بۆیان نییە وەک قەیوان سیتی وەک بەزاییەکانی قەیوان و زۆری تریش هەمووی بەم فێڵانە کڕاون. دوای ئەمە ئەم برایانە هاتن کارەکانیان تەوزیع کرد چونکە ئیشەکانیان فراوان بوو. بنەماڵەی تاڵەبانی یەکێتی لە پشتیان بوو. دەیانزانی فراوان تریش دەبێ کارەکانیان بە پشتیوانی و شەراکەتی ڕاستەوخۆی ماڵتەڵەبانی و بەرهەم ساڵحەکان هەنگاویان نایە ناو مەجای نەوت. قەیوان 100 هێندەی کار ئەوەی نێچیر و 100 ئەوەندەی گروپ ستێر کە هی مەسوورە بۆ کۆمەڵگەی باشوور خەتەرە. ئەمانە ئەخلاقیان بۆ کاری بازرگانی نەهێشتۆتەوە. هیچ گروپێکی مافیا هێندەی ئەمانە بۆ خەڵک بێڕەحم نین. چونکە پارێشیان هەیە یەک شەبەکەیان دروست کردووە لە وەزیر و ئەندام پەرلەمان و دادوەر و پارێزەر و نووسەر و مێدیاکار و زۆری تر بە پارە و شوقا دەمی هەمویان بەستون و هیچ کەسەر و ماڵەوە پاڵپشتیانەکە. بۆیە ئێستا لە یەکێتی گەورەتر و دەوڵەمەندترن. قەیوان لەم مەجالانەیە ئیشەکان نەوت پاڵاوگەی بازیانی ئەوە زۆریش مۆدێڕنە بە تایبەتی لە دزی و گەندەڵیدا. کاتی خۆی حکوومەتی عێراق وەزارەتی سەناعە هات 3 پاڵاوگەی دروستکە. یەکەمیان لە بازیان، دووهەمیان ئەوەی کەڵک و کۆمپانیای کاری نێچیری ئیشی تیاکەن، سێهەمیان ویسیان لە تاقتەق بەڵام ئەمەیان نەکرا. ئەم دوانە بازیان و کەڵک حکوومەتی عێراق لە سا هەفتای تەواوی کردبوو. یەکێتی و پارتی هێندە دژایەتیان کرد ئەوان بەجێیان هێشت. نێچیرەوان ئەوەی کەڵەشی بر بۆ کۆمپانیای کار و کردی بەهی خۆی واتە داگیری کرد بوو بە مڕکی تایبەت. بوون بە خاوەنی پەڵاوگەکە کە بای 100 میلیۆن دۆلارە. سەرەتا یەکێتی ئەوەی بازیانی دا بە نۆکان بەڵام نۆکان بۆی تەواو نەکرا. بەرهەم هات قەیوانی هێنا. قەیوان بوو بە شەریکی نۆکان نیوە بە نیوە. دوایی وردە نۆکان کەمی کرد و قەیوان حەسەکەی زیایی کرد. واتە بەڕاهایی زۆربەی بووە مرشی قەیوان مرشی ماڵ تاڵەبانی. هەتا کۆمەڵێک کێشمەکێش مسراعی لەسەر بوو بۆ گەورەکردنی ماسفاکەی بازیان. واتە کۆمەڵێک دەوڵەمەند منافەسەی یەکتریانە کرد. شێخ تۆفیق لە ڕێگەی دلێری سەیمەجیەوە چوونە لای مام جەلال و 100 میلیۆن دۆلاریان داوە بە مام جەلال. ئەویش وتی تۆ نۆکان مەسفاکە فراوان بکەن و نابێت کەس منافەسەتان بکات. چونکە لە پشتیشەوە هەر هیجرات تاڵەبانی خۆی بوو. ئەمانیان ئاوا بەڕووکەشە کرد بۆ گەوجاندنی خەڵک و بە یاساییکردنی شتەکان. هەردوو لایەن عەقدیان لەگەڵ حکوومەتی هەرێم کرد. سێری ئەم گاڵتە جاڕیە خۆیان لەگەڵ خۆیان ڕێدەکەون بە ناوی حکوومەت و بە ناوی بازرگانەوە. واتە گروپی کاری نێچیر کە خاوەنی پاڵاوگەی کەڵەکە و قەیوان کە خاوەنی پاڵاوگای بازیانە و بەرهەم و قەیوان ماڵتاڵەبانی خاوەنیەتی عەقد لەگەڵ یەکترا ئەکەن کە بەرمیلێک نەوت بە $10 بۆیان تەسفیە بکەن. ئەم بەرمیل نەوتە کە تەسفیە دەکرێت بەنزین و نەوت و گاز بۆ حکوومەتی هەرێم نەوتە ڕەشەکەیشی خوان بیفرۆشن. ئەمە لە 2005ەوە ئاوا هاتووە و لە 2009 2010 دەستیان پێکرد بە ئینتاج تا 2007. لە 2007ەوە کە حکوومەتی هەرێم سوتەمەنی کرد بە بازرگانی ئیتر ئەمانە دەستیان کرد بە تەسفیەکردن. بەشێکیان لە ناو پاڵاوگەکانی هەرێم تەسفیە کرد. بەشێکی تریان لە ڕێگەی مەرزی ئێرانەوە دەهێنا. وەک سوتەمەنی تێکەڵاوی کۆمەڵێ مادەی تریان ئەکرد ئەفدا ئەم ئەفسایە هەرزان بوو یان لە حەقلی کۆرمۆری داناغاز وەریانەگرن. اینجا بووە بازرگانی نەوتی سپی، بەنزین، گاز بە نرخێکی گران بە خەڵکیان دەفرۆشت و تا ئێستاش بەردەوامن. نەقلی نەوتی خاو زۆربەی لای قەیوانن شێخ ئەحمەد سەرپەرشتیەکە و نەقلی غازی شل تا 2018 لای ئەوان بوو. بەشێکی زۆری بەنزیخانەکانی سلێمانی قەیوانن. 4 تا 5 بەنزیخانەی گەورەیان هەیە کە بەنزینەکەی تێدا ساغەکەنەوە. مەسەلەی زانکۆ و مەعهەدەکان. مەعهەدێکی تەکنۆلۆژیان هەیە زۆربەی بەشە گرنگ و گرانەکانی تێدایە وەک بەشی نەوت، تەندروستی، کۆمپیۆتەر و ئیدارە. زانکۆیەکی گەورەیان کردوتەوە لە سلێمانی لەگەڵ UTM لە مالیزیاوە فەرعیشیان هێناوە. ئەمە زانکۆیەکی کاملە بە هەموو شتێکەوە. دەیانەوێ هیچ قوتابخانەیەکی حکومی نەهێڵن و هەمووی بکەنە مرشی تایبەت و بازرگانی پێوە بکەن. ئەو زانکۆیانەی گویلەن مەعهەدە تورکیەکان هەمویان کڕیوەتەوە.
زانکۆی ئەمریشی کە بەرهەمساڵات دروستی کرد بە پارە و زەوی حکوومەت بۆردەکەی چەند کەسێکە یەکیان شێخ فاخیرە کاتێک بە بەرهەمیان دەور فاخیر چیەکە لەوێدا دەوێت پارەی یاوە. مەسەلەی تەندروستی لە 2009 دوو نەخۆشخانەیان کردوتەوە سێهەمیان کاریتیاکەن. ئەمانە یەکیان لە کەلارە کە ئیش دەکات دانەیشیان لای گردەکەی گۆڕانە ناوی شێخەیە کە ئیشەکە ئەمەیان کڕیەوە لە شێخە و ئێستا دەیانەوێت لە ڕانێت دانێکی دروست بکەن یان لەگەڵ شێخیشە سەروبر شەریکن. ئەمانە هەر دکتۆرێ زیرەک و دز و گەندەڵ بێ بردوانتە لای خۆیان دکتۆرەکانیان قۆڕق کردووە چونکە دەیانەوێت بەشی تەندروستی تەواو قۆڕقکەن و حکومی نەهێڵن بیکەنە کارێکی بازرگانی تەواو عیار و خۆیان خاوەنی بن بۆ ڕوتانەوەی خەڵک وەک نەخۆشخانەی جامیعەکە و شیرەکە و هیوا و هەتا دوایی. مەسەلەی دەرمان و نەخۆشخانەکان ئەمانە ئەیانەوێ بەشی دەرمان قۆڕق بکەن. دکتۆر سەبا هەورامی بۆ ئەوەی مەسەلەی تەندروستیان بۆ یەکلایی بکاتەوە بوێتە موڕچیان کە ئێستا مۆزەفی ئەوانە ڤێلایەکی شاهانەی داوەتێ لە بەرزایەکانی قەیوان بە مێژووی عەقدی کۆن تا بڵێن پێشتر کڕیومە و هی قەیوان نییە. ئاخر وەکو وتم خۆیان یاسان و خۆیان شارەوانین و خۆیان دادگان و هەموو عەقدەکانیش خۆیان ئەینووسن چۆنیان بوێ ئاوا ئەیکەن بە یاسا بۆ ئەوەی هیچ کەسێک نەتوانێت لەبارەی یاساوە لە دادگا لێیان باتەوە کە دادگا و دادوەریش بەپێی ئەو ئەرقام و ئەوراقانە کارەکە کە ئەمان ئەیان دەنێ کە هەمویان بە یاسایی کردووە. ئەو شەڕا لە نەخۆشخانەی هیوا هەیە مەسەلەی کڕین دەرمانە. ئەو کوڕی ئیسیقالی کرد کاتی خۆی لە هیوا دکتۆر دۆستی نەجات عوسمان ئێستا بەڕێوەبەری نەخۆشخانەی ئیداری شێخەیە واتە نەخۆشخانەی قەیوانی تایبەت کە لە سلێمانیە و بەرامبەر گردەکەیە. نەخۆشخانەی بەخشین کە هی کۆمەڵی ئیسلامی بوو و نرخی بۆ خەڵکی کەم دەرامەت باش بوو تا سنوورێک کێشیان بۆ ئەوانش دروست کرد مدیری ئیدار و حساباتیان والێ کرد و دەستیان لە کار کێشایەوە لەو کاتەیە کەواتە ئەم دکتۆر دۆستیە لینشی قەیوان بۆ لە نەخۆشخانەی هیوا لەوێ ئیسیقال لە ئەکات و یەکسەر لەوێ دامەزێ. جگە لەمە ئەبێتە ڕاوێژکاری خودی شێخ فاخیر ئامۆزاکەی بەڕێوەبەری شێخە مۆڵە خاڵۆزای ئامۆزاکەی بەڕێوەبەری پزیشکی شێخە مۆڵە ئامۆزایەکی تری بەرپرسی سیکۆریەتی شێخە مۆڵە لە کاتێکدا خودی دۆستی زاوای جەلیلی فێری هاوڕێی مەسعود بازانیە واتە لە هەردوو لە ئەیشێڵێت. دەمێکە دوتۆ سەبا خۆی ئیداری نەخۆشخانەی هیواکە تەنها بۆ ئەوەی لینچی کۆمپانیەکانی کۆسەت ببڕێت و بۆ قەیوان و قەیوان کۆنتترۆلی دەرمان و تەندروستی و هەموو شتەکان بکە کە تا ئێستا تاسنوورێکی باش بەڕاستی هەمووی کۆنتترۆل کردو لە مەتیقی سلێمانیە. قەیوان سێ گوندی دروست کردو لە سلێمانی قەیوان سیتی بەرزایەکانی سلێمانی نزیکی دەباشان بەرزایەکانی قەیوان بەشێکی زۆریان بۆ کڕینی مەسئولەکانە ئەندام پەرلەمان وەزیر دادوەر محامی ئەوانەی خۆیان کردو بە بەتەڵ و دژایەتی بنەماڵی بازانیەکان هەمویان بۆتە ملیۆنێر و هەمووی لەلایەن قەیوانەوە بەڕاستی کڕاوە بۆیە هیچ کەسێ ناتوانێت لە میدیاکانەوە باسییان بکە. ئەوەی ڕەخنە بگرێ قەیوان نینکی هەیە لەگەڵیان و بە پارە دەیانکرێت و دەیمانە بەسێ بزانن کەس دەبینن لەو هەموو مریشکە ڕەخنەگرە ڕەخنێک لە قەیوان بگرێ ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە کە وەڵامەکەی میاوەتەوە. خۆ ئەوە کە حکوومەت نییە پەرلەمان نییە یاسان نییە وەکو بە قەولەکەی ئاوات حکوومەتی قوڵ هەیە واتە حکوومەتی چەتە و مافیا هەیە موچە نییە نەخۆشی و بێکاری و هەژاری بەربینی خەڵکی گرتووە سەبەبەکەی قەیوان و کار و گروپستێری مەسوولە بەڕاستی. کواتە پارتی وێشێتی و ئەم گۆڕان و ئەم ئەحزابانە بوون بە کۆمەڵی کۆمپانیا بەس تەنها خەریکی دزی و تاڵانی و پارە کۆکردنەوەن و هەر هەمووشی بە یاسایی کراوە. ئەم گوندانەی قەیوان هەمیشە کارەبا و ئاویان هەیە کەسانێکیش کارەبا و ئاوی 24 ساعاتیان هەبێ کوا بیریان لای خەڵکە. ئێستاش بازاری قەیوانی کردوتەوە قوتابخانەی فریشتەی کچان تەنیش ئینزیباتخانەکەی سلێمانی و پاڵاس نۆکان داگیری کرد و پاشان شێرتۆفیقیان هێنا دوو بینای بەرزیان تیا دروست کرد تاوەڕ قەیوان ناوەکەیەتی ئێستا بە کورتی نەوت گاز بنزین زانکۆ مەعهەد بیناسازی مۆڵ دەرمان نەخۆشخانە کارەبا زۆربەی زۆری ئەمان دەستیان بەسەرا گرتووە. شەقامی سەدمەتی سلێمانی ئەوانەیەکەن وا چاودۆرەکەشیان داگیر کردووە هەرچی مقاولاتی نەخۆشخانە و کارت و دەرمان هەیە هەمووی ئەمانەیەکەن سەدان پزیشک وەک کۆی لە هەڵە سوڕێن ئەمانە سەیتەریان کردو بەسەر کەتی ئابووریدا بە هەزاران پارچە زەوی بە ناوی ئەم شەقامەوە کڕیوە و پارچە پارچەکردیان فرۆشتنەوە. لەگەڵ بەرهەم ساڵح مۆڵی گەورەیان کردووە لە کەنەدا شێخ تۆفیق لە ڕئاسی جمهوری جەناحی خاصی هەیە لەگەڵ بەرهەم ساڵح شێخ فاخیر کە ئەچێتە بەغا دەرگای ڕئاسی بۆ لەسەر پشتە لەگەڵ بەرهەم ساڵح قەیوان و پەرکوتان بۆ کارەبا. لە دوای 16 ئۆکتۆبرەوە قەیوان محەتەیەکی تەولیدی کارەبا هەیە لە بازیان کە 500 میگاوات کارەبادا بە تاقەی حراری دەتوانن 250 میگاواتی بۆ زیاد بکەن و بیکەنە 750 میگاوات.
ئەم 750 میگاواتە کێشەی کارەبای سلێمانی چارەسەرەکە ئەوان عەقدیان لەگەڵ عێراق کردووە لەم عەقدەدا کە کارەبای پێ بفرۆشێت ئەم کارەبایە بە شەبەکەی حکومی هەرێمدا دەڕوات بۆ مووسڵ و تکریت و کەرکووک پاڵاوگەکەشی داوەتە بەغا بە ئیجار و بۆ هەر تەسفێکردنی بەرمیلێ $10 وەرەگرێ ئەی بۆچی سوتەمەنی و کارەبا کە نادانە خەڵکی سلێمانی لە کاتێکدا خەڵکی کارەبای نییە هەرچی دووکەڵ و پیسی ئەم کۆمپانیانە هەیە ژینگەی سلێمانی و دەوروبەری پیس کردووە هەمووی تووشی نەخۆشی سەڵەتانەکە خێرەکەشی بۆ ئەوان نییە نازانم بۆچی خەڵکی سلێمانی ئەم مافیانە بەدەباران ناکەن خۆ ئەمان دەستیان سۆتە بینەقاقەیان ماوەیەکە لیژنەیەکی تحقیق دروست کرا لە پەرلەمان بەغدا لەسەر گەندەڵی ئەم عەقدانەی لەگەڵ بەغدا کراوە ئەوەی کاریش ڕێک وەک ئەمەی قەیوانە پاڵاوگەکەی داوە بکرێ بە بەغا بۆ هەر بەرمێ $10 وەرەگرێ مەحەتەیەشی تەوریدی کارەبای هەیەدایەتی بە ئیجار هیچ شێخباس واتە هی نێچیرەڤان بازانیە لە بەغدا هەر خەریکی کڕینی خەڵکن تا ئەو لیژنەیە نەکەوێتە کار پارەی ئەمە خەیاڵیە 5 تا 6 ملیار دۆلارە جاری باشە بووە چونکە ئەم قەیوانە دزی ئەکەن غەرابە دەکرێن غەرامەی $200,000 بەڵام تا بە ئێستا نەیانداوە مەلەفەکەش لای دەستەی نەزاهەی عێراقە حەزەکەم هەموو کوردی باشوور لەوە تێبگام بێموچەی بێدادی گرانی تاوان ئەوەی لەو کۆمەلگای ڕوودەدا تاوانەکەی قەیوان و کار و گروپی ستێرە واتە قەیوانی ماڵتاڵەبانی کاری نێچیرەوان بازانی گروپ ستێری مەسعود بازانی ئەمە جگە لە مەنسووری برایشی کە نۆتی عینزالە و ئەمانەی هەمی داژی کردووە کە بای 4 ملیار دۆلارە و ڕۆژانە ئەیفرۆش و پارەکەشی بە گیرفانی خۆیەتی دادوەرێکیش نییە داواکارێکی گشتیش نییە کە لەمانە بکۆڵێتەوە چونکە ناتوانێ بەڕاستی ڕۆژانە و شەوانە چەندین ساڵە هەزاران تەنکەر نەوت بە بەرچاوی داواکاری گشتیەوە ئەڕوا ناشتوان لێ بپرسێتەوە کەس ناتوانێت چونکە هەمووی بە یاسایی کراوە ئەمانە کۆمەلگای کوردی و سامانەکان خواردووە ئەمانەی لە حکوومەتدان بە مەسرور نێچیرەوە بە جێگرەکانیانەوە تا خوارەوە شەریک و پشیوانی ئەمانن هەرچی دزی و گەندەڵی گومرگەکان هەیە ئەمانن حکوومەت وەک باندێکی مافیا پشتیوانی ئەم کۆمپانیای ئەکات و هەماهەنگ و شەریکن هەر ئەمەیشە کاتێک باسی چاکسازی ئەکرێ دەکاتە قسەی قۆڕ دز و جەردە چاوەڕوانی چاکسازی لێ ناکرێ ئاوەکە لەسەر چاوەوە لێڵە و لە تاریکاییایە جگە لە هەموو ئەمانەی شێخ فاخر ئێستا سەرقاڵی هێنانی خۆراکە وەک برنج و ڕۆڵ و نیسک و نۆک هەر لە بەغداد لە مەوادی کارەبایی شاکارەکەن لە سلێمانی جگە لەم هەموو ئیشانە ئیشی قوتابخانە ئەهلیەکانەکەن قوتابخانەی زۆری کردوتەوە دەیەوێت فەرعی لێ بکاتەوە بۆ هەموو قەزا و ناحیەکان دەیەوێت کۆنتڕۆلی ئەمانش بکەن لە کەنەداوە کووتە مۆڵیان هەیە فڕۆکەی تایبەتی بەخۆیان هەیە باخرەی نەقلکردنی تایبەت بەخۆیان هەیە بەرهەم ڕەگەزی ئەرزە و شوێنی هەواری شار و کەمپی تازەی زانکۆی سلێمانی گۆڕی جۆگەی کاگەحمەی شێخی لای هەزارمێرگ کڕی قەیوان و ماڵمەمجەلال حوتن سلێمانیان قووت داوە یەکێتی بە هەموو شوێیە پشتیوانیان نەکات و لێیان ئەخوا چونکە زۆری نەی هەرە زۆری هێنی خۆیانە وەک چۆن پارتی هەرچی کار ئاسانی هەیە بۆ گروپی کار و ستێری دەکەن چونکە نێچیر و مەسوور خۆیان خاوەنینی حکوومەت کۆمپانیا و کۆمپانیا حکوومەتە بە جۆرێک چوون بە ناویەکە حکوومەتداری نەماوە کۆمپانیا حکومداری ئەکات و یاساکان بە قازانجی خۆی دەرەکان یەکێتیش بۆ قەیوان و نۆکان هەروایە تۆ بڕۆ هەزار شکاتکە لە پارتی لە یەکێتی لە فڵانە مەسئول لە فڵانە پزیشک هەر تۆ ئەیدۆڕێنین چونکە ئەوان هەموو شتێکیان بە یاسایی کردووە هەمومان نەزانین کە سەردەر عوسمان چێ ترۆری کردووە ئەیزانین کە کاوەگەرمانی چێ ترۆری کردووە هەموو کورد ئەو ڕاستی ئەزانێ بەڵام ئەگەر ئێستا بڕۆی بڵێ یەکێتی کاوەگەرمیانی ترۆر کردووە ئەدا بە دادگاکەی خۆی ئەڵێ بەڵگەی شوێ نییە ئەیزانی کە ئەوە چونکە بۆ لەبەرەوەی ترۆریش بە یاسایی کراوە بۆ مەسەلەی سەردەر عوسمان هەموو کورد ئەزانێ بنەماڵی بازانی ترۆریان کرد بەڵام بڕۆ لە هەولێر پارتی ئەتوانێت شکاتی لێکا بڵێ تۆ تەشیرم پێەکەیت کوای ئێمە سەردەر عوسمان ترۆر کردووە یا وەدادمان ترۆر کردووە بۆ چونکە تۆ بەڵگەت نییە چونکە ئاسایش و دەستگا و حکوومەت و هەمووی خۆی ترۆرەکەی کردووە واتە خۆشی ترۆریستە بەڕاستی هەر لەبەر ئەوەیەکە بۆ نمونە ئێستا هەر پزیشکی هەر کەسێش کەل ئارامەحمەکە ئەو ئەیباتەوە چونکە بۆ لەبەرەوەی کە مافیاکان ڕێکخراون و مافیای ڕێکخراوی دەوڵەتی بە یاسا کراوە بۆیە هەمیشە لە بەرامبەر ئەوانە تۆ ئەیدۆڕێنی چونکە خۆی هەمەکارێ بەڕاستی شێخ فاخیر شێخ سەعەد شێخ ئەحمەد شێخ پشتیوان شێخ تۆفیق زەرون خوێنخۆرن تێریش ناخۆن ئەمانە مێژویان لەکەدار کردەوە خودی دەرد و سەرەتان بۆ خەڵکی ئەو دەڤەرە خەڵکی ئەبێ لە چاوی هەرێکێکیاندا هەزار عەلی کیمیاوی بەمانە هەرە بکوژ و پیسەکەی ببینێ بەڕاستی ئێستا چوون هەرچی عەرزەی ماوەت و قەیوان هەیە کڕیویانە هەتا کانیەکانشیان کڕیوە تا ئاویش بە پارە بفرۆشن
وەکووتم زۆربەی ئەندام پەرلەمانەکان پزیشکەکان دادوەرەکان سەرانی یەکێتی شانازی خوشتی هێرۆ ڕێباز حەملانەکان فڵان و فیسار و قەڵەم بەدەست و ئەوانەی کە ئەندام پەرلەمان و بێن و ئەلم بابەتانن باشە هەموو ئەمانە حتا لا ئەمانە لە شوقیان هەیە و کڕاون و پارەوەرەگرن هەتا قەیوان لەگەڵ نێچیر و مەسوودا لە زۆر کارا شەریکن ئێستا دەوڵەمەندی زەخم و چەتە و مافیای کوردستان ئەمسیانن و ئەمسیانە تاریکاییە حکوومەتەکەن ئەحمەد ئیسماعیل یەکەم شێخ باعیس دووهەم کە نێچیرە قەیوان باش نییە لەگەڵ ئەوەی نێچیرەفان بازاریشە ئەمانە ئێستا لە کوردستانە هەمەکانن بەڕاستی سامانی ئەمانە بەیەکەوە هەمویان خۆیان ئەدەن لە سەدان ملیار دۆلار کە بردویانە کەسیش ناتوانێت هیچیان بەرامبەر بکە بۆ چونکە وەکو لەسەرەوە باسم کرد ئەو کە حکوومەتێکە هەیە حکوومەتێکی ڕووکەشە لە پشت ئەوە حکوومەتێکی تر هەیە کە یەکیان گرتووە چەتۆ مافیاکان بەڕاستی ئەوە تا پارتی خۆی ئەڵێ لە هەولێر ئەڵێ لە مەنتیقەی سێمانیە پارەکان نانێرن پارەی بۆ نمونە ئەو پارانەی کە بەرهەمێ لە شارەوانیەکان لە خەسەخانەکان لە سەسنوورەکان لە مەرزەکان و ئانە نانێت چونکە هەر کەسە بە ئارزوی خۆیەتی هەموو ئەمانش دوجار بەیەکەوە سامانی ئەوڵاتیان بردووە و کەسی ناتوانێت هیچیان بەرامبەر بکە سپاس بۆ هەموو لە یەکتان ئارام ئەحمەد